ما بەسمانە گفتوگوی زیاتر بکەین لەبارەی گوتارەکەی سەرۆکی ڕەوتی حیکمە. بەڕێز ڕەحیم عەبودی سەرکردە لە ڕەوتی حیکمە ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. بەڕێز ڕەحیم زۆر بەخێر بی بۆ کوردستان 24. گرنگی پەیامەکەی بەڕێز ئەمار حەکیم ئەمڕۆ چی بوو؟ بۆچی گرنگە بۆ عێراق کە ئیدانەی هێرشی سەر حوسیەکان بۆ نمونە لە یەمەن بکرێت؟ ئەمە گرنگی چی بوو بۆ عێراق؟ بسم الله الرحمن الرحيم. ئەی خۆی بەخشندەی میهرەبان، زۆر سپاس بۆ میێوەنداریە ئێوارەتان باش. لە ڕاستیدا گوتاری ئەمڕۆی بەڕێز حەشیم لە ساڵیادی شەهیدی میحراب شەهیدی عێراق لە نەجەف پامێک بوو بۆ ئەوەی کە لە ڕاستیدا دیدگایەک هەبێت بۆ دەوڵەتی عێراقی سەبارەت بە ئاڵنگاریە گەورە و مەترسیدارەکان لە ناوچەکەدا، هەروەها پرۆسەی ئەو دەستێژیانە و پێشێلکارانەی کە هەن و پێشێلکردنی بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایش لە ڕاستیدا ئەمە پێشاتێکی مەترسیدارە لە ناوچەکەدا. لە هەمان کاتدا گەڕانەوەی ئەو ئاڵۆزیانە بۆ ناوچەکە جارێکی دیکە مەترسیە لە کاتێکدا ناوچەکە گرنگترین سەرچاوی وزێ بۆ جیهان ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بۆیە پێویستە جارێکی دیکە پاشەکشێک لەو بڕیارانە هەبێت کە دەبنەهۆی ئاڵۆزی زیاتر لەو ناوچێدا. لە هەمان کاتدا ئەو بۆردومانانەی کە دەکرێن بۆ زۆرێک لە خاڵە ئەمنیەکان لە وڵاتانی جیاواز لەوانە لە عێراق، لە یەمەن، لە لوبنان، لە سووریا، لە هەروەها ئەو دەریایی کە ئێستا بەڕاستی نائارامە بەبوونی هێزەکانی ئەمریکا لە ناوچەکەدا. پێمان وایە ئەم هەنگاوانە پێویستە ئەو بڕیارانن کە پێویستە لێم گەڕێنەوە، پێویستە دیرگایکی هاوبەش بۆ ناوچەکە هەبێ لەگەڵ وڵاتانی ناوچەکە بە تایبەت عێراق بۆ گەڕانەوەی ئارامی بۆ ناوچەکە. بۆیە پێویستە جارێکە بگەڕێنەوە بۆ یاسا و بڕیارە نێودەوڵەتەکان پارێزگاری لە بەرژەوەندی گەلی فەڵەستینیش بکرێت. برێز عەبودی نوها گاواگو مرۆڤ بەحسا ناوچەیەتی پێشی لازمە ماڵا خۆشی تەماشا بکە، یانی نوها لە هەمبەری حرێما کوردستانی چەندین ئێریش ئێکۆ هاتنەکردن لە ماڵا خەڵکی سیڤیل کەتنە لە فڕۆخانەیە هەولێرێ ئەشتەرە بێژم لە هەمبەری بنکەیم پێشمەرگە ئێگۆ هاتنەکردن بۆچ هەلوەستێکی تند بەرامبەری وەیەکێ نەهاتە نیشاندان لەسەر هەردا سیاسی عێراقی. حکوومەت بە هاوسەنگی کار دەکات، دەیەوێت کەوا سیاسەتێکی هاوسەنگ پەیڕە و پیادە بکات لەو بە ئامانجکردانەی لەو پەیامانەی کەەوە هەند پەیامی جیاواز و پەیامەکان ئاڵگۆڕ دەکرێت لە نێوان هەردوو لایەنەکە بە شێوەیەکی ڕوونەیە کە هەندێک دێنەوێت کە عێراق تێوە بگلێنن لە جەنگێک تێوە بگلێنن کە عێراقی ببێتە گۆڕەپانی کردە سەربازیەکان. لە ئەمانکادا پێمان وایە کە عێراق ئێستا لە بەرژەوەندی ئەودا نییە کە لەو جەنگانەوە تێوە بگلێت. بەڵام ئەگەر هاتوو ناچار بووین پێمان وایە ئەو کاتە دەتوانێت عێراق ڕوبەڕووی ئاڵۆزیەکان ببێتەوە. لە ڕاگررتنی هاوسەنگی لەلایەن حکوومەتی عێراق مەگەر بەپێی دەستور هێزەکانی پێشمەرگە بەشێک نین لە وەزارەتی بەرگری عێراقی؟ بەدڵنیاییەوە پێشمەرگە بەشەکە لە سیستەمی بەرگری عێراقی، لە سیستەمی بەرگری و ئەمنی. ئەمە شتێکە لە دەستوردا هاتووە. بەڵام ئەوەی کە ڕوودەدا لە عێراقدا ئەمە بەڕاستی کارێکە بۆ ئەوەی گۆکو گوتم بۆ بە تەنگژەکردنی ئاڵۆزە تێکەڵکردنی کارتەکان لەمە. بەڕاستی هەندێک لە لێدوانەکان زۆر ڕوونن کە دەیانەوێت عێراق تێوە بگلێنن لە بابەتی جەمسەرەکان و ئەوەی کە عێراق هەڵوێستی خۆی ڕایبگەێنێت. عێراق لە بەرژەوەندی ئەودانیەکەوە بچێتە سیاسەتی میحوەرەکان پیادە بکات، ببێتە بەشێک لە سیاسەتی میحوەرەکان کە ئەمڕۆ لە ناوچەکەدا پیادە دەکرێت کە لە ململانێکی زۆر لە ناوچەکەدا هەیە. عێراق دەیەوێت کەوا ناوچەکە ئارام بێت، هێور بێتەوە،
سەقامگیری هەبێت قوربانیشی بۆ ئەم بابەتە داوە لە هەمان کاتدا گەلی کوردستان و گەلی عراقش قوربانیان داوە ئاڵنگاری زۆر لە بەردەمدایە و قوربانێکی زۆریان دەخن زیانێکی زۆری ئەمنیشان لە کردووە هەموو ئەمانە بەڕاستی لە وەک بەڵام لە هەمان کاتدا وەک دەزانن کەەوە بڕیاری دەرەچی بەڕاستی بەرژەوەندی خۆی دەوێتە هەژمونی خۆی لە ناوچەکەدا دەوێت بۆیە ئەوەی کە لە ڕاستیدا لە ناو خۆدا ڕوودەدا پێویستە چارەسەر بکرێت فەرماندەی گشتی پێویستە ئەو بڕیادەری هەموو چارەسەرەکان بێت وەکی تەفگەرا حکمی هەلوەستاوە چییە برێز عەبوودی وەکی تەفگەرا حکمی یعنی ئەڤێریشێک و لە هەمبەری هەرێما کوردستانی تێنکردن لە هەمبەری پێشمەرگە تێنکردن يعني اف اريشي يقول حنبري بيشمركتي كرن نجدر وتينا كرن يعني جي ناف عراقي و جي آلي حن آلي ناسكري و ايقو جدر و ياساي دركتنا تينا كرن وكي تفقرا حكمي ديتنا اول شيء ڕەوتی حکمە پێی وایە کە پێویستە زۆر پێویستە کەوا تەواوی لایەنە سیاسیەکان تەواوی هێزەکان بگەڕێنەوە بۆ فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بەڕاستی تاکڕەوی لە بڕیارەکاندا نەبێت تاکڕەوی لە بڕیاردا نەبێت لێرەوەی لەوێ لە لای گروپەکانەوە بۆ ڕەهەندی زۆر چونکە جوگرافیای عێراق بەڕاستیدا بەش ناکرێت گەلی عێراق یەکە و دابەش ناکرێت لە هەر شوێنێک بن لە هەر شوێنێک بن لە عێراقدا بۆیە بەرژەوەندەکان یەک بەرژەوەندیەکان دابەش ناکرێت پێویستە هەمووان پاڵپشتی لە بەرژەوەندی باڵای عێراق بکەن پاراستنی ڕۆڵەکانی گەلی عێراق پاراستنی خوێنەکانیان پیرۆزە پێویستە پارێزگاریان لێ بکرێت ناکرێت کەم تەرخەمی لەم دۆسێ بکرێت ئەم دۆسێ زۆر مەترسیدارە پێویستە وەکو گوتم پێویستە بەرژەوەندی باڵای عێراق لە بەرچاو بژیرێت ئێمە لە ڕەوتی حکمە پێمان وایە کە پێویستە سەرکردایەتێکی هاوبەش هەوبێت دیدگاکان و بڕیارەکان یەک بن بۆ دۆسیەی ئەمنی بەڕاستی بەرەی ناوخۆبەرەیەکی سەنگین و تۆکمە بێت بۆ بەرەنگەربوونەوەی تەواوی ئاڵنگاریەکان هەڵوێستەکان لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی هەڵوێستێکی هاوبەش هەبێت بۆ پارێزگاریکردن لە تەواوی دۆسیەکان و تەواوی ئارامکردنەوەی کێشەکە چونکە گوتم جوگرافیا پێویستی بە یەخستنی بەرەکە هەیە ئەو ماوەیە بەشێک لەلایەن عێراقیەکان لە هەوڵیەوەدان کە هێزە بیانیەکان لە عێراق بچنە دەرەوە بە تایبەت ئەمریکا ئێوە وەکو ڕەوتی حکمە لەگەڵەوەدان کە هێزە بیانیەکان عێراق جێ بهێڵن ئێمە سەمکی دەرکردن بەکار ناهێنین چونکە لایەنی ئەمریکی لە عێراقدا بوونی هەیە بە بڕیار و ڕێکەوتنێکی سیاسی ئەمنی لەگەڵ حکوومەتەکانی پێشووی عێراق ئەمانە بە بڕیاری حکوومەتی عێراق لێرن بۆیە پێویستە گونجاندنێک کە بێت بۆ خشتەیە کە بێ بۆ کشانەوەی هێزەکانی ئەمریکا ئێستا عێراق پێویستی بۆ هێزانان نەماوە عێراق ئێستا ڕاستە کێشە هەیە ئەوان ئێستا بوونەتە کێشە بۆیە بەرژەوەندی هاوبەش هەیە لە نێوان ئەمریکا و عێراقکە بەڕاستی پێویستە چارەسەرێک دابدرێت فەرماندەی گشتی چەکدارەکان ڕایگەاندووە کەەوە پێویستە لیژنێکی هاوبەش لە لێوان هەردوو لا هەبێت کاری ئەم لیژنێ ئەوە دەبێت کەەوە جارێکی دیکە پێداچنەوە بە پرسیمانەوەی هێزەکانی ئەمریکا و ڕێکەوتنەکان بکات لە نێوان هەولێ لە لێوان بەغدا و واشنگتندا بۆیە ئەمریکا پێویستە پابەند بێت بە ڕێکەوتنەکە ئەمنی و سیاسەکان چونکە پاراستنی عێراق و سەروەری بوو عێراق و ئاسمانی عێراق و خاچی عێراق و ئاسایشی عێراق ئەمە کاری لە پێشینەی ئێمەشە لە هەمان کاتدا سپاس بۆتە سەرکردەی تەفگەرا حکمە ڕەحیم عەبوودی ژێ بەغدای لەگەڵ دەست خۆش